بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لەم زنجیرە بەرنامەی مانگی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خزمەتی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە لە کەناڵی ئاسمانی پەیام. هیوادارم ئینشاءالله ئەم زنجیرەیە ببێتە هۆی ئەوەی کەوا پەروەردە ببین بە ژیاننامەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و بتوانین مانگی مەولود سوودی لێ ببینین بۆ ئەوەی زیاتر ئاشنای ژیاننامەکەی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، سڵاواتدان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و گرنگترین شتێک ئەوەیە کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەگدا بکوتێ لە ناو دڵ و دەروونمانە، چونکە خۆشەویستی پێغەمبەر خۆشەویستی خوای گەورەیە. صلی الله عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. مولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم باش هاتینە سەر خوار و ماڵی جنابتان لەگەڵ کاکە مولو، لەگەڵ کاکە ڕزگار و ئینشەڵا لە خزمەت جنابی مامۆستا شێخ محەممەد و ئەم برا بەڕێزانە و ئیتر وتمان ئەچینە ئەوێ و لەوێ لە خزمەتیانە شتێک باسی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەولودنامەیەکی بچووک مۆلایە سەڵیەکەکەین و ئەم دێ بە سڵاوات ئینشەڵا ئاوەدانەکەینەوە لەگەڵ ماڵی کاک شێخ عارفە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێشان ڕوویە کردە مەسجد ئەڵەقسا، دوایی ڕووی کردووە ئەم دوو قیبلەیە جەناب حەزەکەین بۆمان باس بکەی چۆن بوو. ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتی ئێستا مەشهورە بە مزگەوتی قبلەتین، لەوێ نوێژیان ئەکرد ڕووی ئەکرد لە مەسجد ئەڵەقسا، مەرقەدی 42 پێغەمبەری تایە، بەردی سەخرەت الله لەوێیە پێغەمبەر صلی الله عليه لەوێ تەشریفی کەچوو بۆ حوزوری خوا، بەردە مەعەلەق ئێستەی بە حەوا وەستاوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتی قیبلەتین نوێژی ئەکرد، ڕووی ئەکردە مەسجد ئەڵەقسا، ڕووی وەڵجێرا ڕووی کردە کەعبە، کە ڕووی کردە کەعبە ڕۆحم بە قوربانی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەسحابەکان لە دڵی خۆیان نافەرمیان پێغەمبەر سەهوی کردووە. ئەسحابەکانیش حەزرەتی ئەبوو بەکر، حەزرەتی عومەر، حەزرەتی عوسمان، حەزرەتی عەلی، ئەم دە کەسە کە من ئێستا بۆتان بەیانەکەم لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕویان جێرا ڕویان کردە کەعبە. ئەفەرمێ حەزرەتی جبرائیل ڕۆحم بە قوربانی بێ تەشریفی هێنا بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمی یا پێغەمبەر صلی الله عليه وسلم مژدە بدە بەم دە کەسە ئەمانە لە حزوری خوا بەهەشتین لە حەد لە دنیا خوا بە خەبەری پێداون. ئەم دە کەسە چێن؟ ئەبوو بەکر، عومەر، عەلی و عوسمان، سەعد و سەعید، تەلحە و زوبەیر، ئەبا عوبەیە عەبدوڕەحمان صلی الله عليه وسلم. خوای بیکەی بە خاتری گەورەیەتی خۆی خۆشەویستی ئەو پێغەمبەرە ئەم جەماعەتەش کە قسمەتیان هێناوەتە ئێرە، خوایە بە ئومەتی ئەو پێغەمبەرەیان حساب بکەی، خوایە ئێمەش حەشرکەی لەگەڵ ئەو میلەتی ئیسلامە، خوای ڕەحمان پێ بکەی، خوایە بەخێر بێن. بەڵێ ئەی کاک شەعرف ئەم دەی ئێوە
کاتی خۆی بڵین هەرە مزگەوتی تیا بووە مامۆسا مەلاکی تیا بووە کانی و بەردەنوێژی زۆر تیا بۆ شکەم لادەکانی ئێمە کوردستانی ئێمە لە هەر شوێنەکە کانیەک بوو بێ ئەو خەڵکەونە عاشقی دینی محەممەد بۆ ساڵسەلەم یەکسەر بەردەنوێژێکی دروست کردووە بەڵێ ئەم مزگەوتەی ئێمە لەو بەرەوە بەڵێ ئەم هی سەرخوار ئەمەتە ئێستێشدا تەلمانمان کردوەتە لە ڕۆماڵات تەلمان کە کەسی تێ نەچێ بەڵێ جا ئەو کۆڵەکانە کە عەرزم کردی لەو مزگەوتا هەموون هەی زمانی کاک ئەحمەدی شێخ لەم بەرەوە لەم جێ مزگەوتا ئەمە حەوز و بەردەنوێژ و هەموو شتێکی لێبوو بەسەرەوە خانوویان کردبوو بە خانومان کردو بەگڵ جووتێت گوێزی لێبوو لە جێی ئەم مزگەوتا کاک شێخ فاتح باوەڕ بفەرموو هەرچی پیاوی وەکو شێخ محمودی نەمر و منە هات لە بن ئەوە جلیان بۆ داخت و دانیشتن کە وەختایە ئەم ئێرانە هجومی کرد و هات ئێرەیگەری کە ئێران نەگەڕاوە عێراق هجومی کرد ئەو گوێزەکان عەرزم بکەم هەمووی هەر لەسەر پەلەکەی هەتا بنکەکەی پاچیان کردووە میوشک بوو ئەمانە ئێستا درەختەی من هەشتمانەوە تازە بوو لە جێ ئەو مزگەوتاوە چاو ئێستا پیران لێوراوە ئەم بیرانە ئاو یەکەم کردووە ئاوەکە لەوێ دەستنوێژمانەگەی چونوە لەو بەرەو نوێژمانە کرد بەردە نوێژی تیا بوو لە ژێر خانووەکە حاڵی عەرزم بووی کە وەختایە ئێمە هاتینەوە ئەم حکومەتی عێراقە دوێی نووسرا بوو لیوایە عەسکەر لێرا بووە نە بەردەنوێژ نە خانوو نە گوێز ئاوای لێ کردە بوو تەڕایە ئاو نەبوو دیار ئیتر خۆمان هەڵمانایەوە ئاوەکە دەرکەوت تاقە درەختێکیە لەم دیانەما بوو دوادەنجی وشک کردە بوو پاچی سووتانە بوو درۆ عەرز ناکەم ئینشاءڵڵا خۆی گەورە حەقیان دەرسێن و حەقشی لەسەندن تاقە عەشایەکی تیا نەهێشت بوو هەمی سووتانە بوو ڕاستە فەرمووی بەو کەسە قسمەتی ئێوەی هێناوە لە ناو پەڵی ئەو جوێزازە لا منوش ئەوە گەورە بوو ئەمە گەورە بوو بریز بەختیان هەر لەسەر تۆڵەکەی هەتا بنکەکەی هەمیش پێش هەژوێت هەمیان پاکرد بوو تاقە یەک تەقتڵیتیانە چۆکڵەکەیان پاکرد وەڵێ خۆشەویستان ئێمە لەم یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزەکەین ئالم شوێنە مبارەکەی ماڵی کاش عارفە لەم دێ خۆشەویستەی سەرخوارە هەندێک لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس بکەین بۆ جەنابتان و بەرەکەتێکمان دەست بکەوێت لە ژیاننامەکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆچەکە بۆ شاری مەدینە بەسەر وشترەکەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوسیەکان و خەزرەجیەکان شەڕیان بوو لەوە پێش دوایی بۆ ئەوەی کەس دڵی عاجز نەبێ یا مشکلەیەک دروست نەبێت لە بینی سەحابەکانە فەرمووی ئەم وشترە خۆی مەئمورە ئەمری پێکراوە لەبەرەوە لە هەر شوێنەکە چۆکی دایە ئەوە ئەو شوێنە ئەکەین بە مزگەوت و بەباڵی ئێمە و من لێوێ ئامێن بووە ئەوە بوو شوێنێک دیاری کرا لەو شوێنەیە چۆکی دایە و هەمویان پێ ڕازی بوون کە نە هۆزی ئەوس بوو نە خەزرەج بوو بەنی نەجار بوو هۆزێکی بچووک بوون لەوێ طبعا ئەبا ئەیوبی ئەنساریش هەر لە بەنی نەجارەکان بوو ئالەوێ چووە ماڵی ئەوانەوە لەبەرەوە سەیرەکەین بەم شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شوێنە ئەکات بە مزگەوت کە ئەبێتە مزگەوت طبعا بەنی نەجارەکان خزمی دایکی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاڵوانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لەم شوێنە تازەیە کە دانیشت و مایەوە هەر بۆیە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختێک ئینسان کە ئەچێت شوێنێکی تازە بنیاتەنێت خانوویەک دروست ئەکات لە شوێنەکە دائەنیشێ ئەم دوعایە بکات پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دابەزی لە وشترەکە ئەمی فەرمووی ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين خوای گیان لە شوێنێکی مبارەک و پاک و نشینگەیەکی باشا بم و تۆ ئەو شوێنانە هەڵەبژێریت و خۆت خاوەنی هەموو شتێکی یا رب العالمین يعلمون ظاهرا من الحياة الدنيا ئێمە زۆر جار ڕووکەشی شتەکانی دنیا بینین ئەنا لە تەقدیری خوای گەورەیە هەمووی بڕیار دراوە ئەم ئێوارەی کە ئێمە ئەم برا خۆشەویستانە لە پەیام و کاک مەولوو هەمومان هاتینە خزمەتتان ماڵی ئێوە یعنی لەم دێ خۆشەویستەیە کە هاتوین ئەمە تەقدیر کراوە لە ئەزەلا هەمووی نووسراوە لە ئێمە ظاهیرەکەیە بینین کە خۆمان دەستمان لەوا هەیە و سواری سیارە بینوین بۆ ئێرە ئەنا هەمووی دیاری کراوە باتینەکەیش لا يعلمها إلا الله خوای گەورە خۆی ئەزانێت تۆزێکترە چی بۆ کێ تۆزێکتر چیت بەسەریە ماوەیەکتر بۆ شۆ ئەڕۆی لەبەرەوە ئەم دوعایانە ئینسان بەردەوام دوعای هەبێ لە خزمەت پەروەردگارە خوایە من هیچ نازانم تۆ فێرم کە تۆ فێرم کە یا رب العالمین لە دەرگای ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساریە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە ماڵی ئەوان اینجا ئەوان شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵەگرن و یبەنە ماڵی خۆیان 15 تا 20 کچۆڵەی بچکۆلەی خەڵکی ئەو هۆزە ئەو بەنی نەجارە ئاوە بە ڕز وێسا بوون گۆرانیانەوت بە باڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتۆ بۆ مەدینە اینجا کە گۆرانەکەیشیان طبعا ئەمە بۆیان و نحن بنات من بني نجار يا حبذا محمد من جار
چەند خۆشە ئێمەی بەنی نەجار کە پێغەمبەر سەڵسەڵەم بۆ بە دراوسی ئێمە محەممەد بۆ پێغەمبەر سەڵەم باڵی گرتەوە بۆ ئەم کچە بچووکانە مناڵانە باوەشی کرد بە هەمویانی خستە باوەشی خۆی و فەرمووی ئەتوحیبونەنی ئایا ئێوە منتان خۆشەوێ بە مناڵانە ئەوان شتیان بەڵێ یا ڕەسوڵڵاه تۆمان زۆر خۆشەوێ خۆزگەمان بەو مناڵانە بەڕاستی کە ئالەویا بوون اینجا ئەفەرمێت پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرمووی والله الله يعلم أن قلبي يحبكم يا يحبكن خوا ئەزانێت کە دڵی من ئێوەشی خۆشەوێت ئێوەی زۆر خۆشەوێت لەبەرەوە احترامی مناڵ و کچ و ئافرەت و ئەمانە لەو عەسری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی پێکرد مێژوویەکی زۆر زێڕین لە تاریخی ئیسلامە کە ئافرەت هیچ مافێکی نەبوو کاتە ئافرەتیان زیندە بەچاڵە کرد ئەیان کوشتن لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وردە ئەو مافە جوانانەی کە ئینسان هەموو ئینسانی یەکسانە هەموو کەسێک لە بەردەم خوای گەورەیە یەکسانە عەمەلەکانی هەمومان مسلمان ئافرەت بێ پیا و بێ ژن بێ کوڕ بێ هەرچیەک بێت هەمووی ئەچێتەوە بەردەستی خوای گەورە و هەموویشی یەکسانە لای خوای گەورە لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ئەم مناڵانەی خۆشویست و ئەمە سرێکە بۆ ئەوەی ئێمەش مناڵمان خۆش بێت بۆ ئەوەی کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت لە حەدیثێکی ترا فەرمێ هەر کەسێ سێ کچ یان دوو کچ بەخێو بکات پەروەردەیان بکا بە جوانی بەڕێک و پێکی پەروەردەیان بکات تا ئەچنە ماڵی خۆیان ئینشاء الله ئەوە زەمانەتی بەهەشتی بۆکەن زەمانەتی بەهەشت بۆ ئەو کەساکەن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر فەرمودەی هەیە لەسەر ئافرەت لەسەر مناڵ لەسەر گەنج چونکە لەو کاتەیە ڕێز و احترامی ئەمانە کەم بوو بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم غەل و غەش و فێڵ و ڕق و قین لە دڵیان نەبووە حتا کاتێک کە شەقی سنگیەکەن لە مەکەیە کە مناڵ بووە لە ناو هۆزێکا بوو لە ناو هۆزەکەیە لەبەرەوە کە لە حەلیمەت سەعدی لای ئەو بوو بە خێوێک 6 ساڵان بوو حەزرەتی جوبرەئیل هاتە دەرەوە لەو دەشتەیە ئەفەرمێ تەشتێکی زیوینی پێبوو لەگەڵ مەلایکانە سنگیان لەت کرد برایەکی شیری هەبوو ڕای کرد ترسانەی زانی ئەمە چی بوو هاتن پێغەمبەریان گرت و قسەم لەژێر درەختێکا و ئابۆ شێوە ئەفەرمێ بەشی شەیتان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکسەر لێ دەرهێنرا لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی کردووە مەعسووم بووە و هەرچیەکشی کردووە بە دڵپاکی و بە ورەبەرزی و بەو جۆرە کردوێتی خوای گەورە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم ئەگەر هەموو دنیا هەڵسێت بۆ ئەوەی کەوا ئولفەت لە بینی دڵەکانە دروستکات خۆشەویستی و محەبەت دروستکات ئەگەر خوا نەیە نابێت بۆیە خوای گەورە فەرمێ بە بۆنەی محەممەدەوە بە بۆنەی تۆ یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەو ئولفەت و محەبەتە دروست بوونە هەرگیز ئەوس و خەزرەج کە دوو هۆز بوون 100 ساڵ بوو شەڕیان بوو لەگەڵ یەکا خەڵکی مەکە هاتنە ناو مەدینە ئەو هەموو خەڵکە ڕژانە ناو یەک چۆن محەبەت و خۆشەویستی و برایەتی لە شاری مەدینەیە دروست بوو بۆ هەمووی لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیبەتێکی قەلبی گەورەی هەبوو کاتێکە ئولفەت لە بینی هەموویانە دروست بوو ئەو شوێنی کە کرا بە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە موڵکی کێیە ئەم شوێنی مزگەوتە موڵکی کێیە وتیان موڵکی دوو مناڵی بێباوکن لە بەنی نەجار پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەی باشە زەویەکەی ئەیکڕم ئەو زەویە مادەم هیە و دوو مناڵی ئەیکڕم وەلی ئەمری دوو مناڵەکە هاتووتی من یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هەر هەدیەکەم بە تۆ هەدیەکەمە مزگەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵی نەکرد بە پارەی خۆی مزگەوتەکە شوێنی مزگەوتەکە عەرزی مزگەوتەکەی کڕی فەرمووی ناکرێت کە پارەکەی نەدەم لەبەرەوە پارەکەیە جا بۆچی چونکە جاری وا هەیە بە وەکو لە عەرەبی ئاڵێ بسەیف الحەیا بە شمشێری شەرم جاری وا هەیە تۆ
کەسێک شتێکی لێ داگیرەکەی کابرا پێی خۆش نییە بەدڵ بەڵام تر شەرمەکە ڕووی نایە تازە هیچ بڵێ لە کاتێکە ئەو مزگەوتە سەرۆتێکی گەورەی هەموو مسلمانانە تا قیامەت یعنی ئەبوو بە مێژوویەکی ناشرین بۆ مێژووی ئیسلام بۆ مسلمانان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر ماڵی دوو هەتی وایە و بە ڕووگیری قبوڵیان بکردایە کە بیکەنمە مزگەوت وەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن شتی وا قبوڵ دەکات لەبەر قبوڵی ناکات ئەو حاڵەتە بە هیچ جۆرێ قبوڵ نیە تاوەکو تەئسیس و بناغی ئەم مزگەوتە و ئەم خەڵکە بە شێوەیەک دروست بێکەوە بەڕاستی بناغەکەی پتە بێت و بناغەکەی لەسەر ئەساسێکی ڕاست و پاک دروست بێت. مامۆستاگیان جەنابتان حەزەکەین مەولوونامە لە لادەکانی کوردستانە لە شارەکانە لە پێشینە چەندێ ئەم مانگە گرنگیە درا بە مەولوونامە و بە خوێنەوەی مەولوونامە و بە سڵاوات و بە خۆشەویستی پێغەمبەر. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ومولانا مختار محمد صلى الله تعالى عليه وسلم يا أخوة بخير بين يا أخوة دائما لخير بين إن شاء الله تعالى يا أخوة دائما ليادي خوا وبيغمري خوا بن صلى الله عليه وسلم يمش إن شاء الله تعالى تحميشا يادي أخ يادي رحمتي خوا وبيغمري خوا من لياد بيولي بينتي إن شاء الله تعالى پێش ئەم وەضع بێتە پێشەوەکە ئێسێکی زۆر کەس ینی سوکایەتی بە مەولوونامە ئەکا و سوکایەتی بە یادەوەری یادی پێغەمبەر ئەکا صلی الله علیه وسلم پێش ئەم سەردەما لەو سەردەمانەی پێشووە کە عولەمای گەورە هەبوون کە مەشایخی چاک هەبوون کە پیاوانی گەورە هەبوون کە پیاوانی هەبوون کە ئەگەر علم و زانیاری و سەخافەت و دینداری یعنی ئەگەر مادە بواە ئەگەر کێشانە و کردایە یەکیان لەگەڵ سەی ئیسا یەکیان بەخەڵ سەی ئیزەی هەبوو لەگەڵ ئەوشا خاوەنی ئەو هەموو دەسڵات و ئەو هەموو قووەتە و ئەو هەموو زانیاریە بوون نەک بە بەرەکانی بکەن لەگە مەولوونامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵکو عەشقێک و خۆشەویستیی پێغەمبەر ئەچووە دڵیانەوە بە زۆری لە کاتی یادەوەری پێغەمبەرە لە مزگەوتەوە بکرایەت یا لە ماڵانە بکرایەت زۆر کەس حاڵەتی تەبیعی تێکە چوو حاڵی تەبیعیەکە چوو سڵاواتی ئاگای لە خۆی نەوەکو چۆن دەروێشتێکەوە یای چەخەیە کات ئاگای لە خۆی نامێنێ و ذکرەکە و حاڵی حاڵەتی بەسرایەت ئەوە حاڵەتی ئابەهایی گرت جا لە وەختی خۆیان مەولوونامە لە وڵاتە لە دیاتەکانی ئێمە لە شارەکانی ئێمە ئاوا بووە کە مانگی مەولووە هات هەر لە یەکەم ڕۆژی مانگی مەولووە ئیتر مەتفاقە خراپبووە ئەوەی کە هەر کەسێ لە ماڵی خۆی ئەو کەسەی کەوا توان نایبێ و ماڵی بێ و جێگەورەکەیکی باشی بێ و جێگەی ئەوەی بێکە جێگەی چەند مسلمانێکی لێبێتەوە لە عالیدیەکە لە ماڵی خۆیان حیوانی سرە بری و ڕیشپی و پیاوماخۆڵ و مناڵ و گەنجی ئاوایەکەی بان کرد و دووسێ خوێنەواری باش و کاپیان مەلا و فەقێ و ئەوانەی کۆ کردەوە دەستەکرا بە خوێنەوەی مەولوونامەی کە سەدەمی ئەو کاتە بوو کە هەموو لە باسی ژیاننامەی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم هەر لە دایکبوونی و هەتا کوردی وەفاتی باسی ئەوە بوو ئەو مەولوونامەی ئەخوێنایەوە و ناوبەین قەسدا ئەخوێنایەوە اینجا نانوچێژ ئەدرا بەو خەڵقە اینجا لە دوای ئەوە چی ئامادە بواە وەختی چی بواە ئەگەر زستان وایە وەختی مێول بوو وەختی خورما بوو وەختی ئەو جۆرەشانە بوو کۆکرایەوە لەسەر بەرماڵێ لەسەر بەڕێ لەسەر فەرشێ داخرا و اینجا دوایی بەچین و تەوزیع ئەکرا بەسەر مناڵانە بەسەر گەوراوە بەسەر ڕیسپیا و بەسەر گەنجەکانە تەوزیع ئەکرا یاگە وەختی میوە بواە میوە یاگەر لەم دوایە بوو بە سەدەمی چکرێت و لوقم و ئەوانە لوقم و چکرێت و ئەوانە ئەبەخشرایەوە. لە سەرخوارە ڕەنگە چەند مەولوونامە کرابێ مەولوونامە وەختە زۆر بوو بەڵێ هەرەوەڵا زۆر بوو لە ماڵەکانە بەڵێ هەرەوەڵا مەولوونامە زۆر بوو ئەی مزگەوتەکان چۆن بۆ کاتە مزگەوتەکانمانوەکو ئێستا نەبوو مزگەوتەکان ئەوسا دار و گڵ بوو بەڵام ئێستا سپاس بخوا هەمووی مسەلەحە ڕێک و پێکترە بەڵام ئەوسا وابزانم خەڵکەکانی ئەوسا بەدینتر بوو لە ئێستا ینی نوێژەکان هەموو نوێژەکان لە مزگەوتی سەرخوارە قەرەباڵغ بوو مزگەوت قەرەباڵغ بوو ئیتر ڕیسپەکانمان جاری وها بوو ئەوان من خۆم لەبیرم نایە ئەنگوو کە نوێژی شێوانیانە کرد نائڕۆشت و هەتا نوێژی خەوت نیشانە کرد ئێستا ئێمە سەلامەێنەوە ئیتر بەنگ نابینە ڕۆین ئەرەوەڵا ڕۆین اینجا مەولوەکانمان ئەوان مەولویانە کرد ئێستا قیسنێک ئەڵێت مەولود دروست نییە بیدعەیە مەیکەن چونکە پێغەمبەر نەفەرمووی صلی الله علیه و سلم ئەگەر واجب وایە ئەیگوو بیکەن
ئەمانەمان پێڕنجا خۆ منەوە خۆم خۆنەواریشم نییە بەڵام هەر حەزم لێیەتی کە بکرێت لە مەولووە سڵاواتە درێت وتارە خوێنرێتەوە قسەی باشە کرێت سڵاواتم زۆرەیە سڵاوات لە پێ سڵم ڕۆژانە حەزەکەی چەندێ سڵاوات بێت چەندێ دڵ پێکرێتەوە ئێستا حەز ناکەم ئەمە کەش بکەم ئەجنا سڵاوات زۆرەیە وڵا پێمان خۆشی شەڵا ناژبێ بە ڕیا و بەس باسیکە بۆی خەڵکیش تەشجیع بێت کە سڵاو زۆر بە بەڵام من خۆ ڕۆژانە هەم ڕۆژە 100 سڵاوات ئەوە ینی موچەمە بەڵام حەزم نەئەکر ئەمە بڵێم تو فەرمی با خەڵکێکە بێت ئەجنا من خۆم ڕۆژانە ئەوە کردومە بەهین بەرنامەمە ئەبێ هەموو ڕۆژە 100 سڵاوات بێ لە نوێژەکان بێرە نوێژەکان وەختێک لە شاخە ڕەنگە ئیشوکارت هەبێت یا ئیشوکاری لادێتان هەبێت کە وەختی نوێژیەت یا وەختێک سڵاواتە یا زیکریکی خواکەی دڵ زۆر خۆشتر نییە بۆ زیکرانە دڵ زیاتر ناکرێتەوە تا لە ناو شاراوی بەرە وەڵا چۆن ناکرێتەوە قابل سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم چۆن فەریعی نایانێ چۆن ئیسان دڵی مرتاع نابێت چۆن ئیسان لەوە لاری هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک مانگ لە ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساریە ئەمێنێتەوە لە ماڵی ئەوانە ئەمێنێتەوە ئەفەرمێ ئەبوو ئەیوبی ئەنساریە فەرمێت کە خواردنمان ئامادە کرد ئەمان بر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتارەی بخوا کاتێکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خواردنەکەی لێ خوارد و ئەگەڕایەوە من و خێزانەکەم ئەبوو ئەفەرمێ فەرموو من و خێزانەکەم ئەگەڕاین بزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چ شوێنێکی خواردووە بۆ تەبەڕک لەو شوێنە هەڵگرین و بیخۆین بۆ مبارەکی لەو شوێنە هەڵگرین و بیخۆین ئەفەرمێ ڕۆژێکیان سیر و پیاز لە خواردنەکەیا بوو بردمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی فەرمووی من مناجات لە خزمەتی خوای گەورەی ئاکەم لە خزمەتی خوا دوعا ئەکەم و پاڕێمە و مەلائیکە سەردان مەکا لەبەرەوە حەز ناکەم بۆنی سیر و پیازم لێوێ بەس ئێوە قەینا بیخۆن ئێوە خۆتان بیخۆن ئەو ڕۆژی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە ناو مەدینە ئەو ڕۆژە قەدەری خواوە ئەبێت کە ئەهلی مەدینە ئەوس و خەزرەج بڕیاریان ناوە کە تاجی پاشایەتی بکەنە سەر عەبدوڵڵای کوڕی سەلول عەبدوڵڵای کوڕی سەلول یەکێک بوو لە گەورە و سەرکردەکانی خەزرەج هۆزی خەزرەج ئەو ڕۆژە کە پێغەمبەر صلی کۆچەکە بۆ مەدینە کەس بیری تاج و پاشایەتی و دەسەڵاتی نامێنێت عەبدوڵڵای کوڕی سەلولی زۆری پێ ناخۆشە کە ئەم تاج و پاشایەتی لەدەست دەرەچێت لەبەر ئەم مەسلحەتەی خۆی ئەبێتە دوژمنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕووکەشە موسڵمانێتی دەرەخا موسڵمانە بێت بەڵام لە دڵا منافقە درۆکات دوو لە ڕیش نابکان لەبەرەوە ئەکەوێتە دوژمنایەتیکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژمارەیەکی زۆر لە خەڵکیش هەر لەگەڵ ئەوا بوون لەگەڵ عەبدوڵڵای کوڕی سەلول بوون حتا لە جەنگی ئوحودا 300 دانە منافق دووڕوو وەکو ئەوا بوون لەم مێژوە ئینشەڵڵا لەم مانگەیە باسیەکەین پشت بەخوای گەورە ئەم 300 گەڕانەوە لە سوپای موسڵمانان ینی گەڕانەوە موسڵمانەکان نزیکەی 1000 کەس بوون 300 لێ گەڕای 700 کەسیان مایەوە ئەوەش کە ینی قرس بوو بۆ سەحابەکان بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەوەیشی نییە لە ڕوویان یا بیان کوژێ یا خود ئابڕویان بەرێ یا قسەیان پێ بڵێن نەخێر هیچیان پێ نەوتن جا ئەم عەبدوڵڵای کوڕی سەلول لەسەر ئەوەی کە تاجی پاشایەتەکەی لە دەست دەرچوو بوو بە دوژمنی پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە مەدینە ویسیان بیکەن بە پاشا ئەو ڕۆژەی کە پێغەمبەر کۆچەکە بۆ مەدینە کۆچەکات ئیتر ئەوە نامێنە باسی پاشایەتی و دەسەڵات بەڵام ئەم تاجەش نایکەنە سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهاتووە پاشایەتی بکات بۆ تاج و پاشایەتی و دەسەڵات نەهاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە ئیسلاح بکات هەر هاتە ناو مەدینە مشکلە و شەڕی بینی دوو هۆزی گەورە کە ئەوس و خەزرەج نەما خۆشەویستی و محەبەت لە بینی کۆچکەرەکان کە هاتوون بۆ مەدینە لەگەڵ ئەوانەی کە یارمەتیدەری موسڵمانەکان بوون کۆچیان کردەوە بۆ مەدینە محەبەتێکی وا دروست بوو لە ماڵەکانی خۆیان ئاجیانکردنەوە ماڵی خۆیان پێیان ژیانی خۆیان تەرخان کرد بۆیان لەبەرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە نورێک بوو ڕووناکی کردەوە وەکو ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ ڕۆژی دووشەممە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە مەدینە یەک پارچە بوو بە نور و ڕووناکی مەدینە و دنیا ڕۆشن بوویەوە ڕۆژی دووشەممەش وەفاتی کرد هەموو دنیا تاریک بوو هەموو دنیا تاریک بوو بەڵێ هەموو شەریکەیە کۆمپانیایەک هەموو ئینسانە هەموو ماڵێ ڕۆحێکی معنەوی هەیە جانێکی معنەوی تایە کە ئەم گیانە معنەویە بێ پارێزرێ یا رسول الله ناوچان خۆشە حی عراقی گوڵە بۆ نێوانەوشە حی یا رسول الله ناوچان خۆشە حی
شفایی تیایا چون عراقی تو دیروستم تو دیروستم یا رسول الله ناوچان خوشا حی عراق گولا بولوانمشا حی یا رسول الله ناوچان خوشا حی عراق گولا بولوانمشا کاتی خۆی مەولونامە زۆرە کرا لە لادیەکانە لای ئێوە شەکرا باوەڕ بفەرمی جاوەتوە عەرزەکەم ئێستا هەر کولی دێ لەم دێ ئێمام کەم ماڵنەی کردایە مەولونامە ئێست مەولونامە ئەخێنرایەوانە ئێستا چێ برا نازان بۆچی ناخوێن ڕاستە هەر باسی قسە نەکەی ڕاستە أرى والله مولاي صلي وسلم دائما أبدا حەزەکەن ئەگەر جناب حەزلەتی تۆزێکمان والله حزي من حزي إيه ويا پێمان حزي خۆشە من ئێستا حازی عالی ئەرزم بووی مەگەر ئەو خوا بزانێت چەمە متووە بەس ئێستاچێ دەم و زمانم وەک ئەو وەختە نییە مامۆستا بەخوا ئەوەیە حاڵی ئەرزم بووی ئەینا ئێستای بەدڵ حەزی پێەکەم بەخوا هەر دوو دیێر شعریشمان بۆ بڵێ باشە شعریی بووە وەڵا ئیتر بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم یا بە جا پێغەمبەر صلی الله عليه صلی الله وسلم عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە چوو بۆ حزوری خوا من بێئەدەبیشە بقسانەکەم لە خزمەتی جەنابتانە ئەفەرمێ نەمزانی چی بڵێم لە حزور خدا چلۆن سەلام بکەم لە لوتفی ئەڵڵا خۆ من غەڵەتیشم هەیە حاڵی ئەرزم جوانە إلهامم كرا التحيات سوري لم يكن لقل طيبات إلهامم كرا بم آياتانا جوابي في أمداء خداي منانا الله فرمي أي خداي خاون جلادت خلق ذكر آدم رؤيش تجنت أمر ذكر لسر جميع ملك سجديان بو بنوراني فلك إبراهيم ذكر بخليلي خوت موسى هل بجار توبو قفتو قوت إدريس الدانا لباخي جنان صفوة الداية نبي سليمان بداود الدا زبور وعرفان أجرتشي إدريس جاي جنانة غلطي شو هي ما مستجد أجرتشي إدريس جاي جنانة أما جاي تو أقدس مكانه أجرتشي سليمان خاون سلطنت أرزم كردوا بوتو بمزقون الله كوثر مداوى لقل شفاعة ما نجي رمضان لقل غنيمة أحمد بزانة تولى شدري عبدي لابو من هم في غمري صلى الله عليه صلى وسلم الله عليه وسلم کاتێک کە پێڵسم کۆچەکا بۆ مەدینە مەدینە کۆمەڵێکی زۆر لە کۆچەری هاتوۆتە ناو مەدینە خەڵکی مەکەن و هاتوونەتە مەدینە کۆمەڵێکی زۆر منافقی تایە سێ بنەماڵی گەورەی جوولەکەی تیا بووە بەنی قوڕەیضە و بەنی نەظیر و بەنی قەینوقاعی تیا بووە اینجا مشریکی تیا بووە خەڵکی تیا بووە کە کافر بووە هەر لە مەدینە ژیاون یعنی لە ئەوس و لە خەزرەج هەمووی خۆ موسڵمان نەبووە وردە وردە کۆمەڵێکی زۆری موسڵمانە بێت اینجا خەڵکی مەکە وا ڕاهاتە بوون کاک مەولوو جەنابە چووی بۆ جەنابی مامۆستا چۆ بۆ حەج کاک شەعر تۆ عەمرە کردووە یا حەج والله عمرم كدوا جاک مەکە ئاوهەوای گەرمترە بەس مەدینە فێنکترە زور خوش المدينة بەڵێ لەو کاتا کە پێڵسم کۆچەکا بۆ مەدینە سەحابەکان بەشێکیان نەخۆشەکەون چکە ئاوهەوای مەدینە شەو سارد بووە حتا حەزرەتی ئەبوبەکرە فەرمێ ئەوەنە نەخۆش کەوت تاولەرزێکی لێ هاو بە تەمای نەمان وتیان ئەمرێت وفاتەکە لەبەرەوە کەش و هەوای شارەکەش هێشتا گونجاو نەبوو ڕانەهات بوون لەگەڵ کەش و هەوای ئەو شارەیە تاتیایە بژین کاتێک کە پێڵسەڵم کۆچەکا بۆ مەدینە ئیتر موسڵمانەکانیش کۆچەریەکان بێتاقەتن چونکە ماڵیان جێهێڵاوە حاڵیان جێهێڵاوە هەیان بۆ زۆربەیان خێزانیان جێهێڵاوە هیچیان نهێناوە لەگەڵ ئەبن بەبار بەسەر خەڵکی مەدینەوە لەبەرەوە حەزرەتی بیلالی حەبەشی شتێکی زۆر جوانە فەرمێت بیلالی حەبەشی وەستاوە بیری مەکاکە ئەم شیعراڵێ ئەڵێ یا لەیتە شعری ئەلا هەل ئەبیتەن بواد وحەولی ئودخڕ وتەمیم ئودخڕ و تەمیم دوو گەڕەکی شاری مەکە بووە دەست خۆش بەکار ڕزگار ئودخڕ و تەمیم چۆی لە سلێمانی گەڕێکی ئازادیمان هەیە لە هەولێر گەڕێکی ترمان هەیە ئودخڕ لەگەڵ تەمیمە دوو گەڕێکی هین بوون لە شاری مەکە بوون
بیلالی حەبەشی یادی مەکە ئەکا کە جیان هێڵا و ئەم شعرە ئاڵێ خۆزگەم بەو کاتانی کە لە ودخور و تەمیما بووین پیانسان فەرمێ داعی الجراح تسكن ئەی بیلال واز بێنە با برینەکان ساڕێژ ببن ئەمەش دەرسیەوەی تایە کە زۆر جار ئێمە یعنی هەر بە زیکرات و بە یادگاری ڕابردووە ئەژین ئەمە باش نییە سنەتی ئیسلام پێمان ئەڵێت ئێستا ئێمە دوو کاریسی زۆر گەورە ڕووی لە میلەتەمان کردو ئەنفال و کیمیاباران کە لە کاتێکا بەڕاستینە دەرسمان لەم کیمیاباران و ئەنفالە وەرگرت نا خزمەتی ئەو خەڵکە کرا نا حرمەتی ئەو هەموو شەهید و ئەو هەموو کوژراوی کوردستانە گیرا بەڕاستی هیچ شتێک نەکرا کە ئەو خەڵکە ئاوا دڵخۆشکە و ئاوا دڵیان پێی خۆش بێ لەبەرەوە پیانسەم ئامۆژگاریمانەکە کاک ڕزاکیان وەرە ئێرەوە هەروەژێرە فەرموو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاریمانەکە کە ئەوەنە سەیری ڕابردوو نەکەین با سەیری داهاتوو بکەین داعی الجراح تسكن با برینەکان ساڕێژ بن ئەی بیلال باسی ڕابردوو مەکە باسی مەکە مەکەکەیتر فلان کۆڵانمان جێڵا و فلان شوێنمان جێهێڵا و شوێنە خۆشەکانی مەکەوا بوو بۆ ئەوی مسلمان دائیمە چاوی لە دوا ڕۆژ بێت دوا ڕۆژی ئازاد کات دوا ڕۆژی باش بکە لەبەرەوە اینجا کە لە مەدینەیە خەڵکێکی زۆری بەتاڵە هەبوو چونکە ئیشیان دەست ناکەوت 100 کەس لە سەحابەکانی پێغەمبەر کە کۆچیان کردبوو بۆ مەدینە بەتاڵ بوون بۆیە پیانوتری ئەصحاب الصفة لە مزگەوتەکەی پێغەمبەر نزیکی ماڵەکەی خۆی لەوێ شوێنێکی بۆ دیاریکردن 100 سەحابە لەوێ ئاژیان خواردن هیچ شتێکیان نەبوو خەڵکی مەدینە یارمەتیدان فەقیر بوون لەبەرەوە ئەمانە هەمووی کێشە بوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم مشکلە بوو ئەی چۆن حەلی ئەمە بکات هاتوۆتە مەدینە ئەی خۆ بێمە چارەسەرێکی بۆ دابنرێت اینجا شاری مەدینە مشکلەیەکی گەوریان هەبوو ئەویشەوە بوو کە ئەوس و خەزرەج 100 ساڵ بوو شەڕیان بوو 5 ساڵ لەوە پێش شەڕێکی ئەوەنە خوێناویان بوو ئەوس و خەزرەج یعنی سەرکردە و قیادە و ڕیسپی و پیرەکانی یەکتریان کوشت بوو هەمووی گەنج مابوویەوە یعنی ئەوەی کە مابوو لە خەڵکی مەدینە هەمووی زۆربەی گەنج بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم وتارێکەیە بۆ خەڵکی مەدینە تازە هاتۆتە ناو مەدینەوە ئەگەر ئیسا دەسەڵاتدارێکی سیاسی بووایە ڕای کردایە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر ماڵی تاڵان کرایە مناڵی بکوژرایە کە سوکارێک سەحابەکان هەموو بەشێکیان شەهید بوون چەند کەسێکیان لێ شەهید بووە و ماڵیان تاڵان کراوە دەربەدەر کراون ڕەد و فعلی ئەمە ئینفعالی ئەمە شتێکی تریەوت بڵێن کە چووە مەدینە دەستێ کرد بە هێرشکردن و قسەوتن بە کافرەکانی مەکە و ئاوا و ئاوایان لێ کردوین و وتارێکی ئاگرین و توندیە داوانیە لێ پێنسەمانیە پێغەمبەر سەڵام ئەو سەحابانەی هەمویان ڕایان کردووە ئەوەنە ناڕەحەتن هاتوونەتە سەر ماڵی سەحابە کۆچەریەکان ئەنساریەکان لە مەدینە کە چی یەکەم وتاری پێغەمبەر سەڵام کە ئەیا لەو شوێنەیە سەحابەمی کۆبووەوە ئەفەرمێ لەیا ئەفەرمێت ئەیوهە الناس ئەی خەڵکینە نەکەر مسلمانەکان چونکە مدینە منافقی تایە کافری تایە جوولەکەی تایە ئەی خەڵکینە هەمووتان ئەفشوا السەلام ئاشتی بڵاو بکەنەوە محەبەت بڵاو بکەنەوە خۆشەویستی بڵاو بکەنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی ئەگەر تەئسیری چەوسانەوەی مەکەی لەسەر بووایە ئەوە وای نەوتایە ویتایە با بچین جارێک تر تۆڵە لە خەڵکی مەکە بکەین نەخێر پێغەمبەر بۆ محەبەت هاتووە ڕەحمەتە بۆ هەموو دنیا ئەم باسی ڕەحمەتی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم فەرمی ئەفشوا السەلام ئاشتی و محەبەت و خۆشەویستی بڵاو بکەنەوە و ئەطعموا الطعام خواردن بن بە خەڵک لا لە هەژاران بکەنەوە میوان دۆست بن خزم دۆست بن و صلوا الأرحام سیلەی ڕەحم جێبەجێ بکەن سیلەی ڕەحمەکان یعنی خزمایەتی و خۆشەویستی و محەبەت جێبەجێ بکەن وصلوا بالليل والناس نيام اینجا کە ئەمانەتان کرد بە شەوا شەونێژ بکەن خۆی گەورە دەرگای ڕەحمەتی خۆیتان لێکاتەوە چونکە ئینسان کاتێک کە ئاشتی و محەبەتی بڵاو کردەوە کە خۆشەویستی و ئیمانی بڵاو کردەوە کە سیلەی ڕەحمی جێبەجێ کرد کە ئەخلاقی جوانی بوو اینجا دەرگای ئاسمانیشی بۆ کرێتەوە بە شەوا شەونێژ بکە لەبەرەوە خوا ئەفەرمێ ئەو کاتە ئیتر نزیکە بن لە خوای گەورەوە کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەچوو وتاری ئاگرین با و نەخێر ئاشتی محەبەت خۆشەویستی هەر ئەو ئاەتی بۆ خوێندنەوە هەموو ئاهلی مەدینە موسڵمان بوون کە ئەفەرمێت هەمووتان بە عەدل و دادپەروەری و خۆشەویستی و دوور بن لە فەحشا و منکەر و گوناه و بەغی تاوەکو خوای گەورە ڕەحمتیان پێ بکات ئەم ئاەتی بۆ خوێندنەوە لەبەرەوە ڕۆحی ئاشتی بڵاو بکەینەوە ئەمە پەیامی ئیسلامە لە کاتێکا کە زوڵمە لێکرێت تۆ ڕەد فعلی زوڵمەکە نەبێت کە ڕقە هەڵەسێنرێت تووڕە بکرێت تووڕە مەبە ئەمە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەرەوە ئینشاء الله ئێمە بتوانین پشت بەخوای گەورە
ئەم ڕۆحە لە خۆمان نازین و بکەینەوە ئەم دینداری و ئیمانە زین و بکەینەوە ئەم ژیانی پێ سەڵام بکەین بە سیرەتی ژیانمان پێی بڕۆین بڕێەوە ئینشاءالله ئیسفادەی لێکەین. داداختەر سەلامی خوا لێ بێ و ئەم ماڵە یەخوا هەمیشە هەر موبارەک و پیرۆز و پڕ لە نور و پڕ لە خۆشەویستی بێکە یادی مەولودی پێ سەڵام لە ماڵی ئێوە ئەم ئێوارەکەینەوە بۆ بەرنامەکەمان ئینشاءالله. یەخوا بەخێر بێن سەر چاوەکانم بە ساقەتان بەرەکەتان هێناوە خوای نمونەتان هەر زیاد بێ بە قوربانی بم بەرەکەتان هێناوە بەخێر بێن یاخوا لە موبارەکی ئەم مەولۆ و ئەم هینە ئینسان قەت تێر ناخوا و قەت هینی ناکات دایم هەر لە یادمانە 24 ساعەتی خوا سڵاوا دێن لە دیداری پاکی پێغەمبەری نازا صلی الله تعالی علیه وسلم خوای بەخێر بێن سەر چاوەکانم بە قوربانتان بم. داداختەر پێغەمبەری خۆ زۆر خۆشەوێت؟ ئەرە وەڵڵا ئەمەڵەمان خۆشەوێ بە ساقی بم ئەمەڵەمان خۆشەوێ قەزاکەوێ لە من خۆشەویستی قەت تەواو نابێ قەت ڕۆژانە چەندێک حەزەکەی سڵاواتی لێبێت کە وەختی سڵاوە لە پێغەمبەری صلی الله علیه وسلم حەز ناکەی کە دڵت خۆشترە دڵت ئیسراحەتترە مشکلەکانە کەمترە بۆ خوایە کە قسمەتی ئێوەی هێناوە جاری وهە بیریشتیوە ئەەکەمە کە ئەو تەزبیحە هەڵ ئەگرم هەچیشتە لە بیر مەچێتەوە بەخوا ڕۆژێ لەوانەیە 20 تەزبیحکەم 100 جاری وە هەیە بەخوا ئەسێتە 90 تەزبیحکە هەر بەڕێوە و بەدەمەوە کە لە دڵا ئەیڵێم خوای گەورە بەخێرتان بێنێ و سەر چاوەکانم هاتوون بە ساقەتان بەرەکەتی خوا نمونەتان هەر زیاد بێ ئیشەڵڵا بە ئیزنی خوا خوایە بەخێر بن و سەر چاوەکانم بە قوربانتان بم. دادا هەوار تەمان کچی جنابتانە و لەگەڵ کاک ڕزگار و بە خۆشحاڵی ئەم مەجلیسەوە کاک مەولوو کە هاتن بۆ ماڵی جنابتان پێمان خۆش بوو کە تەشریفیان هێنا ئەوانیش وە بەڕاستی عەزیەتی هەمویانماننا هەمووتان زۆر سپاس دەکەم مامۆستاگیان من سەرەتا بەخێرهاتنیەوە کەم بەخێرهاتنی مامۆستای بەڕێزیشەکەم سەر چاو درود و سەڵاوت بۆ گیانی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم. چەندێک خۆشحاڵن لە مانگی مەولووە یعنی چەندێ ئینسان سڵاوە زیاتر بە چەندێ زیکری خوای گەورە بکە ژیانی پێنسەم بخوێنێتەوە دڵی زیاتری سراحەتەکە ئایا هەست ناکەن ڕۆژێ ئەگەر قورئان زیاتر بخوێنی زیکری خوا زیاتر بکەی عیبادەت زیاتر بکەی دڵ زیاتر خۆش بەدڵنیاییەوە سپاس بەخوای گەورە ئێمەش لە تەنانەت هەموو کاتێک لە کردەوەکانی ڕۆژانەشمانە ئەوەی تیایە بەدڵنیاییەوە و زۆریش پێی مرتاحین ئینسان لە ناخەوە پێی خۆشەوە کە سەڵاوات لێبات لەسەر دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەموو هەنگاوێکتان یاخوا بە ئینشاءالله بە حەج و بە عەمرەوە کۆڵێ بۆتان بنووسرێکە ئەم ڕێگە دوور و درێژەتان گرتە بەر و هاتن ئێرە و کە ماڵی باوکتان ئاوادان کردەوە ڕاستی و هەمومان ئینشاءالله خوا بەرەکەت بڕێژە بەسەر ماڵەوە بەسەر ئەم لادێ خۆشەویستەی سەرخوارە ئینشاءالله. زۆر سپاس دەکەم ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاو هیوادارم جارێکی تر و دووسێ جارێکیش دووبارەکەنەوە بەڕاستی ئێمە زۆر خۆشحاڵ بووین. کات خۆی لە مبڕەبوون لەم منتیقەیە ژیاون زۆر ئەو سەردەمە مەولوونامەی پێ سەڵام چۆن ئەکرا لێرە؟ لا قوربانگیان ئەو کاتێ مەولوونامە کاکرا ئەچون دیەکانمان دەنگەیە ئەمان گوی ئێمە ئەم یارێ ئیشەڵا مەولوونامەیە بێ ئیشەڵا سبێ ئێوارێ بێن یان سبێنی نیۆڕۆی لە ماڵی ئێمە داوەت بن ئیتر حەج کەسە لە ئاس خۆیەوانە ئەیگووا من هەفتەیەشکە ئیشەڵا ئەم جۆمە بێتوانێ مەولوونامە خوێنوانێ ئیتر لە مزگەوت دەکرا لە سەبانەکان ئەکرا ئیتر زۆر خۆش بوو. ئیتر ئیوا بوو دوو حیوانی سەرە بڕینجا لە خۆشیانە ئەو خەڵقەی تر هەر هەفتەی کەڕێتێ هەفتەی لە ماڵێک بوو مەولوونامە ئەکرا اینجا ئەم هەموو برنج و گۆشت و ئینا ئەکرا اینجا مەولوونامەیەکی خۆش ئەکرا باوەڕ بێ وای لێ هاتبوو زانیشی هەر بە هەفتەی کەڕێتێ دوو هەفتەی نابێت دوو مەولوونامە سێر مەولوونامە خوێنرایەوەنە لەوێ
مناڵ زۆری پێخۆش ئەرە وەڵام مناڵە هاتن کاکە هەرەکەی سەد لێم هینە بر برنج و اینجا شلە و گۆشت و ئابر بۆ خۆیان شوار بوون ئابر بۆ کێوانە هەمیان خوارد ئەرە وەڵام مزگەوتی ئەو کاتە کاک مەولوو ینی کوردستان هەموو دێک مزگەوتی تیا بوو بەردەنوێژی تیا بوو چەند خۆش بوو کە یەکێک بە هیلاکت لەسەر زەراعاتەکەی لە باخەکەی گەڕاوەتەوە یا لە شوانی لەسەر بەردەنوێژ نوێژی کردو چەند جار ئەو نوێژە کردو و دڵی پێی خۆش وەڵا دڵما پێی خۆی وەڵای هەموو سەرکانی و ئاوێک بەردەنوێژی لێبوو اینجا هەچ کەسێک کە ئەچوو دەوێت جارێکە پێشە مشتێ دەستنوێژێکی جوانێک نوێژیەکە ڕووی لەو خۆی گەورە کرد ئەوە دیتر تەواو دڵی فەرقی بوو دڵی حەسایەوانی یاخوا دەستان خۆش سەری خۆش بێ مامۆستاجان کاکە ڕزگار ئێمە حەزێتی جنابتان ینی کە ئەم ئیشتان ڕێخست و هاتیینە ئەم دێ خۆشەویستە و تۆ زیادی پێغەمەرمان کە ساڵسەلم لە مانگی مەولووە لەم مانگە مەولووە جنابتان فەرمووچی بسم الله الرحمن الرحیم مامۆستاجان هیچ عەزیەتی نەسەر چاوم یاخوا بەخێر بێن بە خێراتنی هەمووتانەکەن و کەناڵەکەشتان یاخوا بەخێر بێن هیچ عەزیەتی نییە بۆ ئێمە ئەم یادە بۆ ئێمە زۆر خۆشە هیوادارم لە هەموو شار و دیات و شوێنێکە ماڵەکانە هەمووی بکرێتەوە هەموو کاتی وەختی خۆی ئەم یادی مەولوو نامەیە بکرێتەوە زۆر بە خێراتتانەکەن یاخوا بەخێر بێن بۆ دێی سەر خوار کاک ڕزگار پێغەمبەری خوا صلی الله زۆر خۆشەویستە لامان ئێمە چۆن یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندێ سڵاواتی لێبین چۆن بیناسی وڵا مامۆستاگیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژانە لەگەڵ کار و کەسابەتمان لەگەڵ ئیشمانە لەگەڵ قسەکردن و لەگەڵ معاملات و شتمانە خۆشمان لە دەمی خۆمانە سڵاواتی لێبین لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایمەی لە یادمان نابێت لە شەوە لە ڕۆژە لە ئیش و کار و لە هەموو ئینەکانمانە دایمە پێغەمبەری خوا خۆشەویستی خوایە ئەو صلی الله علیه و سلم قەت لەبیرمان نەچێت دایمە سڵاواتی لەسەر لێ بدەین گرنگە سنەتەکانیشی جێبەجێ زۆر گرنگە سونەتەکانیشی بەجێبێنین لە کاتی خۆی هەموو کاتەکانی خۆیان سونەتەکانیشی بەجێبێنین پێغەمبەری خوا کەسێکە قەت لەبیر ناکرێت صلی الله علیه و سلم بە حەیاتی ئەو خۆشەویستی خوایە تاکە خۆشەویستی خوایە کە منە کەسێکە قەت لەبیر نەکرێت مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أمن تذاكر جيران بذي سالم مزجت دمعا جرى من مقلة بدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أم هبت الريح من تلقاء كاظمة وأومض البرق في الظلماء من إظام مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير خلق كل